به چاودری و آماده بونا مسرور بارزانی اندام مکتب سیاسی پارتی دموکرات کردستان و کنسول هجمارک ولات جهانی و هجمارک وزیر حکومت و برپرسیار اداری و سیاسی کاروان هفکاری جبو باجر روانه دزگاه خیرخوازی بارزانی هات شاندن. بناوی خوای گەورە و میهرەبان خوشک و برانی بەڕێز میوانانی هێژا پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم و ئامادەبوونتان جێی ڕێز و پێزانینی ئێمەیە. خۆم بە بەختەوە دەزانم کە بە پشتیوانی خوای گەورە و هاوکاری ئێوە ئێمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ناردنی ئەو کۆمەک و هاوکاریەی کە کۆکراوەتەوە بۆ لێقەوماوانی دەڤەر و شاریوان. جێی داخە کە دوای ئەم کارەساتە سروشتەی کە دەڤەر و شاریوان تووشی بوو ژمارەیەکی زۆر لە خوشکبراکانمان گیانیان لەدەستدا و ژمارەیەکی زۆرتریش بریندار بوون و نەخۆش بوون و زۆریشیان جێ و ڕێیان نەما. بۆیە هەردوای ئەم کارەساتە لەژێر ڕۆشنایی فەرمان و ڕێنمایەکانی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی دەستمان کرد بە هەڵمەتێک بۆ کۆکردنەوەی ئەو هاوکاریە کە بتوانین تۆزێ لە ئازار و خەمی ئەو خوشکبرانەمان کەم بکەینەوە کە تووشی ئەم کارەساتە سروشتیە بوون. جێخۆیەتی لێرە من سوپاسی هەموو ئێوەی خۆشەویست و هەموو مرۆڤ دۆستانە بکەم کە دەستی هاوکاریان پێشکەش کرد و یارمەتی ئێمەیاندا بۆ ئەم هەڵمەتە و ئەم قافلەی کە ئینشاڵڵا بەم چەند ساعتی تر بەڕێ دەکەوی بۆ شاریوان بتوانین ئەو هاوکاریە پێشکەش بکەین. من سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان دەکەم، بە تایبەتی سوپاسی ئەو خوشکبرانە دەکەم کە خۆیان زۆر پێوەماندوو کرد و سوپاسی بەڕێزان کاک غەفوور خۆشناو، کاک پارێزگای دهۆک، کاک خالد خۆشناو و کاک سالار مستەفا دەکەم کە بە ڕێژەیەکی یەکجار زۆرەوان هاتوونەتە پێشەوە و هاوکاری ئەم دەستگا خێرخوازیان کردووە بۆ کۆکردنەوەی ئەم هاوکاریە. هەروە پێم خۆشە سوپاس و ڕێزی تایبەتی خۆم پێشکەش بکەم بە کۆنسۆلخانەی تورکیا لە هەولێر و بە تایبەتی بەڕێز جەنابی کۆنسۆل ئایدنبەی بۆ ئەو هاوکاریەی کە پێشکەشی کردین و ئەو ئاسانکاریانەی کە ئەنجامیاندا و ڕێگەیاندا ڕاستەوخۆ بتوانین ئەم قافلەیە بنێرین بۆ شاریوان بەهانای ئەو خوشکبرانەوە بچین. هەروەها جێخۆیەتی من سوپاس و پێزانینی خۆم پێشکەش بە بەرپرسانی دەستگای خێرخوازی بارزانی بکەم کە بێماندوو بوون شەوە ڕۆژ هەولیان داوە و ئەم هەڵمەتیان دەست پێ کرد و جگە لەمەش پێشتریش بە هەمان شێوە هەمیشە لە خزمەتی ئەم دەستگا خێرخوازیەدا بوون تاکو بتوانن کۆمەکی ئێوەی خۆشەویست بگەینن بە خەڵکێکی هەژار و نەدار لە هەر شوێنێک کە پێویستیان پێبی و ئێمە دەستمان بگاتێ. جێخۆیەتی بەبیر خۆمان بینینەوە کە لە سەدەی ڕابردوو چەندین جار خەڵکی ئێمە تووشی کارەسات و تووشی وەزێکی وە هاتن کە مەجبور بوون کۆچ بکەن بە وڵاتانی دراوسێ و یەکێک لەوانە بە وڵاتی تورکیا و خەڵکی تورکیا بە تایبەتی لە شارەکانی هاوسنوور لەگەڵ هەرێمی ئێمە زۆر یارمەتی خەڵکی ئێمەیان داوە، هەمیشە دەستی هاوکاریان بۆ ئێمە درێژ کردووە، پەنای ئێمەیان داوە و ئێستا شنۆرەی ئێمەیە کە ئێمە بتوانین بە پێی توانە ئەو هاوکاریە پێشکەش بە و خۆشەویستانە بکەین و ئەمەش بە دەردەخا کە ڕابردووی ئێمە و ئێستای ئێمە و داهاتووی ئێمەش پێکەوە بەستراوەتەوە. لەبەر ئەوە من ئەمەوێ دووپات بکەمەوە کە چۆن جەنابی بارزانی نەمر لە ژیانی خۆیدا پەیامی مرۆڤایەتی و دۆستایەتی و ئاشتیانەی پێشکەش بە هەموو خەڵکانی گیان کردووە، ئێستاش ئێمە هەر لەسەر ئەم ڕێبازە بەردەوام دەبین و ئەو پەیامێکی ئێمە هەمانە بۆ خەڵکی وان و دەڤەری لێقەوما و ئەوەیە کە ئێمە برای ئێوەین، ئێمە کە سوکاری ئێوەین، بە ئازار و خەم و نەڕەحەتی ئێوە زۆر نیگەرانین و هیوادارین ئەمە دوان ناخۆشی ئێوە بێ. لە داویە دەست دخوازم سپاسیا هەمی هەواڵە بکەم ئەوێت هاروکاری پێشکەشکری بوو گەیاندنا vê کۆمەکە هاتیە بەرهەفکردن بۆ خەڵکی وانێ و دەڤەرە وانێ
و پیام ما بو خوشک براید مل باجر وانه و ام شریک خم و آزار تنگوینه هیویدارین خوده عزیزت و بید بیا قربانی روحوان به بحشت شابکت و نخوش و بریندارت و شفا و سلامتی بدته و دیماهی نخوش تنگو بید و جارکا دیا زور سپاسی هنگود کم و زور خیر بین زور ممنون. ئەمە ئەو پەیامە بوو کە ڕێزدار مەسرور بارزانی لە ڕێوڕسمی ناردنی 200 کەرەڤانە و خانووی سەفەری و کەلوپەلی ناوماڵدا بۆ لێ قەوماوانی شاریوان پێشکەشی کرد کە بە گوژمەی نزیکە 1 ملیۆن دلار لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە بە هاوکاری ژمارەیەک سەرمایەداری سەخاوەتمەند و خەڵکی کوردستان دەستەبەر کرابوون. لە هەمبەر ئەو هاوکاریە بەرچاوی دەستگای خێرخوازی بارزانیدا کونسوڵی وڵاتی تورکیا لە وتەیەکدا هەست و سوپاسگوزاری خۆیانی خستە ڕوو. Başta Sayın Mesrur Barzani olmak üzere ev sahiplerimize teşekkür ediyorum. جارێکی تر هەرێمی کوردستان و خەڵکەکەی باشی و دۆسایەتی خۆیان دووپات کردەوە. ئێمە پێشوازی لە هەر هەوڵێکی لەو زۆرە و لە هەر کارێکی مرۆڤانە دەکەین. لە هەمبەر پەیوەندیە تەلەفۆنەکەی سەرۆک بارزانی کە لە ساتەوەختی کارەساتەکەدا لەگەڵ سەرۆک وەزیرانی تورکیا کردی و پێدانی بڕی 1 ملیۆن دلاری بە خاچی سووری تورکی سوپاسگوزارین. بە ناوی حکوومەتی تورکیاوە لە ناخی دڵمانەوە سوپاسان دەکەم. لە پێناو گاندنی هاوکاریەکانیشتان هەرچیم لەدەست بێت دەیکەم. ئەم کارەش کا بە چاودێری بەڕێز کاک مەسرور بارزانیە جارێکی تر جێگەی ڕێز و پێزانینی ئێمەیە. جێگری سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانیش لە وتارێکدا سەرجەم هاوکاریەکانی بە شێوەیەکی ڕوون و ڕاشکاوانە بۆ ئامادەبوون خستە ڕوو هەروەک سوپاسگوزاری خۆی و دەستگاکەیانی بە هەموو ئەو کەسانە ڕاگەیاند کە لە دەستەبەرکردنی کۆمەکەکەدا هاوکاریان بوون. مەبلەغی 692,000 دلار بۆ کابینەکان سەرف کراوە. ئاودەستی سەفەری 15,000 دلاری لێ سەرف کراوە. حەمامی سەفەری 65,000 دلاری لێ سەرف کراوە. کومبارکردنی 24,000 دلاری لێ سەرف کراوە. دۆشک 15,000 دلاری لێ سەرف کراوە. بەتانی 5,200 دلاری لێ سەرف کراوە. سۆپا 5,000 دلاری لێ سەرف کراوە. کرێی بارکردن لە کوردستانەوە بۆ 120,000 دلاری لێ سەرف کراوە. پەردە 8,000 دلاری لێ سەرف کراوە. جگە لەم کەل و پەلانە بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەران 1,000 بەتانی تر دەخاتە ناو خانووەکان واتە بۆ هەر خانوویەک 5 بەتانی تەسیس کردووە. لە بەشێکی تری ڕێوڕسمەکەدا هەریەک لە غەفور خۆشناو و شێخ سالار و خالید خۆشناو لەلایەن بەڕێز مەسرور بارزانیەوە خەڵات کران. ئەوەش لە هەمبەر ئەو بەشداریە بەرچاوی کە لە دەستەبەرکردنی ئەو کاروانە کۆمەچێدا کردبوویان. بەسەرکردنەوەی پرۆژە ئامادەکراوەکە و شێواز و چۆنیەتی ئامادەکردنی کارەڤانە و خانوە سەفەریەکان و کەلوپەلە ئامادەکراوەکان لەلایەن ئامادەبوونەوە بەشێکتری ڕێوڕسمی ناردنی هاوکاریەکان بوو بۆ خەڵکی لێقەوماوی شاریوان. دواتریش کاروانی هاوکاریەکان کە بریتی بوون لە 109 ڕێ لەو بار هەڵگر بەرەو شاریوانی کارەساتبار بەڕێخران. هۆشمەند قادر، کوردستان TV، هەولێر.